دیارە بەعام پرۆژەیەکی باشە بەڵام لە تەموحی هەموو لایەکمان نەبوو حەزمان دەکرد چاکسازیەکان زیاتر بانە بەڵام دیارە هەنگاوی یەکەمە کە حکوومەت نای ئەوە شتێکی دڵخۆشکەرە مژدە لە بۆ ئەو کەسوکاری شەهیدان و زیندانیانی سیاسی کە ئەو بڕگە و بابەتانەی ئەوانی پێنی گەران بوون هەموو جێکراوەکو خۆی و ئەو پارەیە کە دەگەڕێتەوە گەنجینەی حکوومەت ئێمە گەرنتیمان لە حکوومەت وەرگرتیا کە لە ناو ئەو شەریحانەی کە کەمترین موچە لە کوردستان وەردەگرن ئەولەویات بۆ ئەوانەبی ئەوەش پیرۆزباییان لێ دەکەین و بە هەموو لایەکمان ئەو جارە حکوومەت هەان دەدەین ئیشاءڵڵا هەنگاوی تریش بەدوای ئەو هەنگاوە چاکسازیدا بنێ بۆ ئەوەی مەرام و داخوازی کۆمەڵانی خەڵکی کوردستانە بە هەنگاو بە هەنگاو هەمویان بستنە بواری جێبەجێکردنەوە با کۆمەڵانی خەڵکی کوردستانیش بزانن ئێمە نوێنەری ڕاستەقینەی ئەوانین داکۆچی لە مافەڕەوەکانی ئەوان دەکەین. لە سەرەتای دەست بەکاربوونی حکوومەت هێرمی کوردستانەوە تەشیدمان لە حکوومەت کردوێتەوە کە چاکسازیکردن تەنیا لە خەرج نابێ بکرێ بە پێویستە لە داهاتیش بکرێت لەبەرەوە ئەم هەنگاوە بە هەنگاوێکی باش زانین کە لە خەرج کراوە بەڵام ئەم هەنگاوە توموحەکانی ئێمە تێر ناکا لەبەرەوە لێرەوە داوا لە حکوومەت هێرمی کوردستانەکەین بە دوایە هەنگاوە بەرەو چاکسازیکردن لە داهات لە هەرێمی کوردستانە چکە ئەو ناعەدالەتی ئەو نادات پەروەری ئەو گەندەڵەی لە ناو داهاتە هەیە لە هەرێمی کوردستان لە ناو خەرجەکانانیە ڕاستە لە خەرجەکانە هەیە بەڵام لە ناو داهاتە لەبەرەوە ئومێد دەکەین حکوومەتی هەرێمی کوردستان بۆ داهاتوو هەنگاو بنێ بۆ بەرەو خەرجەکان و ئێمە مصرە بین مقرڕ بین لەسەرەوەی کە لە خەرجەکان لە هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان چاکسازی بکات.